من لێرەوە لە تەلەڤیزیۆنەکەی بەڕێستانەوە من زۆر سپاسی هاوڵاتیانی شاری سلێمانی و دەوروبەریەکەم مەڕاستی دەستخۆشیان لێکەم زۆر ئیلتیزامێکی باش هەیە ئەتوانم بڵێم بە ڕێژەیەکی باش لە 180 بۆ 85 خەڵک ئیلتیزامی تەواوی هەیە ئەوی کەشێگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵکێک هەیە کاسبە خەڵکێک هەیە ئیشی هەیە خەڵکێک هەیە کۆمپانیا هەیە شەریکاتی هەیە ئەو جوڵەیە بۆ ئەوە ناگەڕێتەوە یاخۆت بۆ هەندێک خەڵکیش هەیە بەداخۆ کە ئەم مانگە مانگی سێ و مانگی بەهارە و نەورۆزە ینی هەندێک کەس هەیە جوڵاکە بەڵام هێزەکان بە تەواوزی هێزەکان هێزە ئەمنیەکان هەموو بە هاوبەشی بەیەکەوە لەگەڵ هێزە تایبەتیەکان و ئاسایش ینی لە زۆربەی شوێنەکان هەم دەورەی بەردەوام هەیە هەم بازگەدایانیان ڕێگری لەوانەکەن کە بیانەوە سەرپێچی بکەن. کەحسن لەسەر زاری بەڕێستەوە چەند جارێک گوێمان لێ بوو کە ڕاتگەیان بوو لە وەجبەی یەکەمان نزیکەی 100 کەس و لە وەجبەی دووەمان نزیکەی 200 کەس گیراون کە هەوڵی بەهاتنی باڵێن بەشێک لەو کوردانی خۆمانیان لە ئێرانەوە بۆ کوردستان ئەو ئیجراتانە بەردەوامن و ڕاستی مۆزوعەکە چۆنە؟ ئەمشەو چەند قاچاقچێکی کەمان گرتووە ئەمشەو کە بە هەمان شێوە لەسەر سنوورەوە هەوڵیان نابوو کە خەڵک بێنەوە ناو هەرێم ینی بە بەردەوامی ئێمە ئەوانە دەگیرەکەین بە پێی بڕیاری دادگا و بە مادەی 76 ڕاگیرێن لە بەڕێوەبەتی ئاسایشی سلێمانی بەداخەوە ئەو کەسانە واز ناهێنن دانانیشن بە تایبەتی ئەو گوندانەی سەر سنوورەکان ئەوانەکە یا هەم خەڵک بە قاچاغێتەوە یا خەڵک بە قاچاقێنن ئەوانە بە بڕێکی کەم پارە ینی ئەوانە هەمویان ئێمە بە پێی بڕیاری دادگا دادوە ڕاگیریانەکەین و لە بەڕێوەبەتی ئاسایشی سلێمانی بەند دەکرێن. کاگرەوە حەسەن نووری ئێمە ئەم خەڵکانە ناو برین چی ینی لە کاتێکە هەموو دنیا ترساوە یا گەورەترین کێشەی داخڵبوونی ئەم ڤایرۆسەیە هەموو ئەوانش کە لە کوردستان توش بوون بە جۆرەکان ئەوانن کە لەودی و لە ئێران هاتوونەوە ناویان بنین چی ئمە چیان پێ بڵین بەڕێیتەوە وڵاوانە بەداخەوە خەڵکی مەترسیدارن ینی خۆتانزان قاچاقچی هەمیشە خۆی هەر ناوەکەی بە خۆیەتی خەڵکێکە سەرپێچی یاساکە سەرپێچی ڕێنماییەکە بەدەر لە هەموو عرف و عادەت و ئەمانە ڕەفتارەکەن و ئەسا هەندێکیان لێرەشەوە داعشە بەن دەگیریانەکەین ینی هەندێک لەوانە کە دەگیرمان کردوون لێرەوە عەرەبە بن بەو دویا لێوە ڕۆن بۆ تورکیا بڕێکی زۆر لەوانەیشمان دەستگیر کردووە کە لەم سەر خەڵکە بن بۆ داعش دەربازەکەن لەو سەریشەوە بە هەمان شێوە ئەوانەی کە ڕێم هەڵگری ئەم ڤایرۆسە بن بیان هێنن داغڵیان کەن لێرە بەبێ ئەوانە کەرنتینە بکرێ بەبێەوەی بیت لەوە بکەنەوە کە ئەمە مەترسیە لە پێشمون کەسێکای هێنێ ماڵ و مناڵی خۆی خێزانی خۆی کەسی خۆی نزیکترین کەسی خۆی تووشەکە یای بەبێ بیرکردنەوە لەو بۆ بڕێکی کەم پارەوەکو باسم کرد لە جارانی پێشوە یان ئەم کارە قێزەونە ناشری ناکەن ینی بەڕای من گەورەترین خیانەتە لە میلەتێکە ئەمانە ینی حەقا ئەوان ژوەکو خەڵکی کە دانیشن ئەو ئیشان نەکەن ڕایگرن وازی لێبێنن چونکە بە هەموو شێوێ مەترسیدارە ینی قاچاقچێتی حیوانەکەن قاچاقچێتی مەشروبەکەن قاچاقچێتی بەشەرەکەن قاچاقچێتی چەق و تەقەمەنیەکەن قاچاقچێتی بە داعشەکەن ینی ئەمانە بەڕاستی کەسی مەترسیدارن بۆیە ئەوانە هەمویان بە بڕیار ڕاگیراون و پێم وانێ ئەوانە بەمزانە شمولی کەفالەتکەم بەرەڵاکرێن کەواتە دەستی پۆڵینی ئاسایش بەردەوام بۆ دۆزینەوە و کۆنتۆڵکردن و بەدەداچوون و گرتنیان و بە زاگەاندنیان وانە بە بەردەوامی هێزەکانی ئێمە هێزەکانی ئاسایش و پۆلیس لەسەر سنوور و لە قەزا و ناحیەکان لەگەڵ پاسەوانی سنوور و لەگەڵ هێزە تایبەتەکانی تر و هێزەکانی سکرتارێت و هێزەکانی پێشمەرگە و لەگەڵ هەمویانە هەمانگی تەواو هەیە کە بەیەکەوە هەمویان بە شەو بە ڕۆژ مەفرەزایان هەیە کەمینیان هەیە لەسەر شەقامەکان لەسەر ئەو ڕێگا لاوەچەکان یا ڕێگا قاچاقەکان هەموو ئەوانە کەمین هەیە و خەڵک دەستگیرەکەین و هەر زانیارێکشمانە بێ لەسەر هەر کەسێک کە کاری قاچاقچێتی کردبێت و بیکە ئێمە دەستگیرانەکەین لەم قۆناغا نایڵین ڕێگایان پێ ناین وەسپاسێکی زۆر سپاسێکی زۆریشم هەیە بۆ وڵاتی بەڕاستی خەڵکێک زۆر بە پەرۆشە بۆ پاراستنی وەزئی تەندروستی شارەکەمان و وڵاتەکەمان کە هەمیشە بە بەردەوام زانیاریمانێنێ لەسەر ئەو جۆرە کەسانە.